بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵی کە ئەم ڕۆژ با کۆمەڵی بڕگۆ بابەتینەوە هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارینە تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە و تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆماندا سێ تەوەرمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان گفتوگۆکردنە بێت لەسەر کاری دەستڕنگینی گروپێک کە ئەم گروپا هەستاون بە وەرگرتنی بەشێک لە یەکێک لە مۆڵەکاندا کە کارە دەستیەکانی خۆیان تا نمایش کردو و هاوڵاتیان دەتوانن بڕۆنە ئەوێ تا ئەو کارە دەستیانە بکڕن و وەری بگرن. ئەمە تەوەری یەکەمان دەبێت و دواتر لەگەڵ میوانێکدا گفتوگۆی زیاتر دەکەین و دەچینە لای میوانەکە. ئەمە تەوەری یەکەمانە بێت. دواتر دەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر پاراستنی پێست لە وەرزی زستاندا بۆ پێی کە لە کاتێکدا گۆڕانکاری بەسەر وەرزەکاندا هێت لە وەرزێکەوە دەچینە وەرزێکی تر گۆڕانکاری بەسەر پێستیشمان دێت لە هەمان کاتدا. ئەمڕۆ ئەمانەوێ باز لەو گۆڕانکاریانە بکەین کە بەسەر پێستدا هێت لە بەپێی گۆڕانکاری لە وەرزەکانە و بەتایبەتی کە لە ئێستادا وەرزی سارد و سەرمایە ئەمانەیە بزانین ئەو گۆڕانکاریانە چین کە لە وەرزی سەرمادا و لە وەرزی زستاندا بەسەر پێستدا دێت. لە هەمان کاردا باز لە ئەو چارەسەر و خۆپاراستنانە دەکەین کە لەم وەرزەدا بەسەر پێستدا دێت. ئەمە تەوەری دووەمانە بێت و دوا بە دوای ئەوە دەچینە تەوەری سێمی بەرنامەکەمان ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر زانستی یۆگا. بزانین زانستی یۆگا بۆ خۆی چییە، سوود و گرنگەکانی زانستی یۆگا چیە لە ژیانی مرۆڤدا. ئەمەش تەوەری سێممان دەبێت و دواتر لەگەڵ مامۆستایەکی یۆگایان لەگەڵ شارەزایەکی باری یۆگادا گفتوگۆی زیاتر دەکەین. ئەمە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆمان دەبێت کە لەسەر تەوەری سەرەکیدا خۆی بینی بوانێ. دواتر کۆمەڵێک بڕگۆ و بابەتی جۆراوجۆر بۆ ئێوەی ئازیز ئامادە کراوە. دەچینە لای بڕگەی یەکەم کە ئەویش ئامادەکردنی فیچەرێکە لەسەر کارگەی زەیتی زەیتونی ڕانیە کە هاوکارمان هونەر ڕەسوڵ بۆی ئامادەکردین. با پێکەوە بینەری فیچەرەکە بین و دواترە گەڕێنەوە وڵاتە. سامي حاضر رسول ناصراهم خلصي غانيم جارة من سرتاي دامزادي كاركم لو هاتوا روجك وزارة التلفون يام بوكردم وكان إيطاليا كان هاتو سرداني باقي توان كدوا تو باقي توان زور بدلبوا حزيان ليه سرداني إيطاليا بكي أجا رغبة الدبير من رزامندين دربريو لقب سيم مدير عام چون بۆ ئیتالیا سەردانی ئیتالیا ماکرد کە سەردانی ئیتالیا مەکرد زیاتر هانیدام بۆی تا بیل لەوە بکەمەوە کارگەیەکی لەو شەوە بکەمەوە هێدی لەسەرەوە ساسا وردەوە دەگەیشتم لەسەر کرد تا گەیشتمەوە کاو قەنەعەتە ئەم ساڵەکەدە کارگەیەکی لەو شەوە بکەمەوە و هەستم بە بۆشایەکی زۆریش لە ناوچەکەدا بۆی بتوانم لەو مەزارەدا خزمەت بە ناوچەکەش بکەم بە درازکارەکان بکەم بە تایبەتی ئەوانەی کە باقی زەیتونیان هەیە. ئەوانەی کە زەیتون دێنن دیارە ئێمەلیانەوە دەگرن پێشەجی بۆیان دەکێشین وان کە بۆمان قەپان کردن وەسبیان بۆ دەکەین دوای بەپێی هەر کەسە بە سرەی خۆی بۆی دەکەین بە زەیت و بەڕێز و حرمەتەوە زەیتەکان دەدەینەوە بەڕێیان دەکەین. لە ڕۆژێکە توانای 24 تۆنمان هەیە دیارە ئەمەش بۆ ناوچەکەی ئێمە زۆر زیادە کفایەتی هەموو ناوچەکە دەکات
دەتوانین سوار کەم بەزەی ئێمە هەر دژنەیەکی دیار کەسی لێ چاودێریمان دەکەن لە خزمەتی داین و زۆری بەسیگەتی کەوانەوەری دەگەین لێکردنەوەی زەیتون زۆر قورسە ئەو دوو کارانەی کە دێن سەردانمان دەکەن هەمویان معاناتیان هەیە بەدەست لێکردنەوەی زەیتون لەبەرەوە لێکردنەوەی زۆر زەحمەتە بەدەست هەمووی داواوە دەکەن بیلەوە بکەنەوە کە جیهازێکە بێ بتوانێت کاراسانیان بۆ بکە بۆی بتوانن لە مەجارێکی کەمدا بتوانن باغەکان زەیتونەکان خسار نەبێ و ئەمەش بە وەزارەت دەکرێت ئێمەش بیرم لەوە کردێتەوە کە ئەم ساڵی داهاتوو سەردانێکی دەرەوە بکەم و بتوانم لە مەجارەت جزدا خزمەتێکی باشی ئەو بوارە بکەم دیارە باقی من پێم زۆر ماوە بەڕێوەبەراتی باغداری سلێمانی بۆی کردین ساڵانە 500 زەیتونم هەبووە تا کارگە لە هەولێر نەکرابەوە ساڵانە زەیتونەکەمان قەسار دەبوو بەڵام دوای کە لە هەولێر ئەو کارگەیە کراوە لە مەلاومەر ئێمە زەیتونەکەمان دەبرد لەوێ دەمانکرد بە زەیت و بەڵام بۆ ئێمە زۆر زەحمەت بوو لەبەرەوەی دەبوو لە ماوەی 48 ساعتدا بیگەێنین هەتا لێمان دەکردەوە دەمانگرت بەڕاستی زۆر تاقی دەبوو لەو کاتە لەو حاڵەتەشدا کوالیتی زەیتەکەدا دەبەزێت جا لەبەرەوە من بۆ خۆم زۆر باشم زانی کە کارگەیەکی لەو شێوە بکەمەوە بۆی کاراسانی بۆ کارەکان بکەم ڕێگان بۆ نزیکەمەوە و بتوانین لەو مەجاڵەدا خزمەتیان بکەین زەیتون وا باشە کە لێ کراوە لە ماوەی 48 ساعت بچێتە کارگە لە کارگەش تاخیر نەبێت بیکەن بەسێ ئەگە بمێنێتەوە کوالیتیدا دەبەسێت پێشبینی دەکەم ئێستا 150 تەن هەبێ لە سنوورەکە لەو چەند ساڵی داهاتوشدا هەز دەکەم نسبەتەکە زۆر زیادی کرد بێ لەبەرەوەی خەڵکی زۆر هەیە زەیتونی چاندووە نەگەیشتە بەرهەم بەڵام لێرە بەدواوە بەرهەمی دەبێ و چەند ساڵیشە لەبەرەوەی کارگەنەوە خەڵکی تیمامی بە باقی زەیتونەکانیان نەداوە ئیگمالیان کردو ئاویان نەداوە خزمەتیان نەکردو بەڵام لێرە کە کارگەمان کردەوە چەندان کە سەردانمان دەکەن دەڵێن خزمەتمان نەکردووە لەبەرەوەی نەمانزانیوە زەیتونەکە چی دەکەن بەڵام لێرەوە بەدواوە ئێمە هەوڵ دەین خزمەتی باغەکان جوان بکەین و بۆ ئەوەی بتوانین ڕێژەی بەرهەممان زیاد بکەین ئەمە زوو دێنێ بۆ لایەمە لەبەرەوەی ئێمە نزیکی لیان و کاراسانیشان بۆ دەکەین و هەر کەسێکی دێنێ هەر هەمان ڕۆژ بۆی دەکەین بە زەیت و هەمان ڕۆژی زەیتەکەی دێنەوە ئەگەر زۆر زەختمان لەسەر بێ شەویش ئیش دەکەین بۆی کاراسانی بۆ برازکارەکانمان بکەین و خاوەن باغەکان بکەین کاراسانی بکە زەیتەکان بڕینەوە زەیتون وا باشە کلی دەکەیەوە بۆ زەیت بارانێک دوو باران لێدا سوچین طبیعەتی زەیتون وایە هەتا سەرما دابێ و باران لێدا زەیتی زیاتر دەکەوێت ئێستا لێرە لە 15-11ەوە زۆر باشە نسبەی زەیت زۆر زیادی کردووە داوا لە برازکارەکان و خاوەن باغەکان دەکەین ئەوانەی کە باخیان هەیە هەتا سەرما زیاتر دانەهات و نەبووە بارانێکی وا کە بتوانن زەیتونەکانیان لێ بکەنەوە بیگەنە معمەل و بۆ ئێمە جوان بکەین بە زەیت زەیتون خۆی لە دەینەوە زەیتون پێدەگا لە دەینەوە تاکو مانجێک بۆ خۆشکردن شیاوە کە بتێ خۆشی کەی بیکەی بۆ ترشیاتوانە لە دوایەوە زەیتی تێدەکەوێت کە زەیتی تێکەوت بۆ زەیت باشە نەرم دەبێ و بەکەڵک زەیت دەبێ بەکەڵی شێشکەنا زۆرەکانی زۆرە
جۆرەکانی زۆر ئەوانەی کە بڵێن بەڕێوەبەراتی باغداری کشتتوکانی سلێمانی دابەشی کردو نەمامەکان زۆربان ئەوە زەیتونی خاڵداریە بەهی زەیتان کردەوە بەڵام هەست دەکەم بۆ خۆم بە زەیتونەکەی خۆم دەزانم هی زەیتی باش نەبێت نسبەکەی باش نییە و لەبەرەوەی زەیتی کەمە خۆی زەیتون سەرەتا سەوزە بەڵام کەمایەوە سەرما لێدا بارامەری وردەوەدا ڕەش دەبێت هەتا ڕەش بێ زەیتی زیاتر دەکەوێت پێشتر زەیتی هەیە بەڵام کوالیتیی بەرزترە تا سەوز بێ کوالیتی زەیتەکەی بەرزترە کە ڕەش بوو زەیتی زیاتر دەکەوێت بەڵام کوالیتی زەیتەکە و سەوزەکەی نابێت وڵات دەبێت هەمومان ئەگە بمانێت خزمەتی وڵاتە بکەین بە حکومەتیشەوە دەبێت بیر لەوە بکەین لێرە بەدواوە ئێمە هەوڵ دەین بەرهەمی خوناو خۆمان گەشە پێ بدەین ئیمامی پێ بدەین لەبەرەوەی ئێمە هیچ تر بەرهەمی دەرەوە نێنی لەبەرەوەی ئێمە ئەو لەو تۆرە کۆمەڵاتیانە ئەو هەموو شتە خراپەی کە دێتە وڵاتیەوە بەڕاستی کارەساتە ئێمە دەبێت هەوڵ دەین هەوە ڕێکە لە مەجالێکە بتوانین بەرهەمی ناوخۆمان زیاد کردو بۆی بتوانین خزمەتی وڵاتەکەی خۆمان بکەین و لە داهاتوێکی نزیکدا بتوانین اعتمادمان بەردەسەر بەرهەمی ناوخۆمان بێت. زۆر سپاس بۆ هاوکارمان هونەر ڕەسوڵ بۆ ئامادەکردنی ئەو ڤیدیۆ بەڵێ خۆشەویستان ئێستا کاتی گفتوگۆکردنی تەورەکانمانەوە چینە لای تەوریەکەمی بەرنامەکەمان ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر کاری دەستڕەنگینی گروپێکە ئەم گروپە هەستاون بە وەرگرتنی بەشێک لە یەکێک لە مۆڵەکاندا و کارە دەستەکانی خۆیان تیادا نمایش کردووە کە بێگومان کارە دەستەکان لە هەموو بوارەکاندا لە بابەتی جوانکاریە لە بابەتی خواردن و شیرینی یاخود بابەتی سەعات یان بابەتی ڕستن و چنین هەموو بابەتەکانیان تیادا نمایش کردو و تیایدا ناویان ناوە ماڵێک لە هەرزانی کە بێگومان لە ڕێگەی ئەم کارەیان و لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە توانیویانە هەلی کار بۆ ژمارەیەکی باش لە گەنجان بڕەخسێنن کە بڕیار وایە ئەمڕۆ کاژمێر 3 لەلایەن پارێزگاری سلێمانیەوانێ بکرێتەوە بەڕووی هاوڵاتیاندا هەر بۆ بەسەر میانداری زۆر بەڕێز فەرهاد قادر خاوەنی بیرۆکەی پرۆژەی ماڵێک لە هەرزانیمان کردو کاک فەرهاد سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە ئێوە بەیانی ئێوە و بینەرانی خۆشەویستی کەناڵە جوانەکەی دایک باش. زۆر سپاس کاک فەرهاد هەر لە ڤیدیۆکەمانە بینیمان کە هاوکارمان هونەر ڕەسوڵ ئامادەی کردبوو ئامادەکردنی یان بڵێ باز لە کارگەیەکی کە زەیتی زەیتون بوو کە بێگومان ئەمەش بۆ خۆی پرۆژەیە کە ژمارەیەکی بەرچاو لە گەنجان تیایدا هەلیکاریان دەستکەوتووە کردنەوە یان دروستکردنی ئەم جۆرە پرۆژانە تا چەند گرنگە لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان تا هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێ. بەڵێ من حەزەکەم سەرەتاوە ڕاستکەمەوە کە ئەمڕۆ پرۆژەکەمان سەعات 2 لەلایەن پارێزگاری سلێمانی یعنی سەعاتێک بەڵێ لە ماژدیمۆڵ لە نهۆمی دووەم ئەوە کوڕنکردنەوەیەک بەداخۆ لە ئەم وڵاتی ئێمە بەڕێستە زانی کە خەڵکانێکی زۆر چ لە کچان چ لە کوڕان چ لە خانمان چ لە پیاوان خاوەن بەهرە و توانایەکی باشن خاوەنی دەست و پەنجەیەکی باشن خاوەنی بیرۆکەی پرۆژەی زۆر باشن بەڵام زۆر جار لایەنە دارایەکە هاوکار نابێ بۆی کە ئەم کەسانە خەونەکانیان بخەنە سەر ئەرزی واقعوە بتوانن پرۆژەی گەورە بکەن بۆیە بەڕێستە زانی کاتێک لە مۆڵە گەورەکانی وەکو ماژدی مۆڵ وەکو فامیلی مۆڵ یا هەر مۆڵێکتر لەو گەورانە دەتوێت پرۆژەیە بکەی یەکەم شەجارێ ئەو شوێنانە بە نرخێکی گران ئەدرێ و بە نرخێکی بەرزە و زیاترە درێ بە براند و بە مارکەی با بڵێن ناسراو بۆیە ئەو کەسانی کە خاوەن پرۆژەی بچووکن دەبێت پەنابەرم بۆ دوکانێک لە گەڕەکەکان یا لە ناوشارەکان یا لە باز شەقام و بازارەکان یان زۆرجار لە ماڵەکانی خۆیان بەڵێ یان لە ماڵەکانی خۆیان یان لەسەر شێوازێکی ئۆنلاین لە پەیجەکانەوە بیفرۆشن ئەمە وای کرد کە زۆر جار خەون بۆ ببینین لە ناو مۆڵەکانە منش پرۆژەیەکم هەبێ لەگەڵ چەند هاوڕێیەکی زۆر بەڕێزم کە
کاکزانا و خاتو ئاسیا و کاک شەماڵ و چەند هاوڕێکی تر بووین لە گروپی دەزڕەنگینی بیرمان لەوە کردەوە کە ئەم پرۆژەیە بۆچی نەکەینە پرۆژەیەکی گەورە و هەوڵ بین کارەکەمان گەورەکەین. ئێمە ئەوە بوو بۆ سەری ساڵ ئێمە لە ماژدیمۆڵ بە سپاسەوە بۆ کاگەنۆر و بۆ ستافی ئیدارەی ماژدیمۆڵ هاوکاریان کردین لە ڕاڕەوەکە بۆ چەند شەوەیە کاری دەزڕەنگینەکان چەند خانمێ بوون کارەکەمان بۆ کردن بەبێ بەرامبەر. دوای ئەوە بیرۆکی پرۆژەکە گەورە بوو و هاتین لەگەڵ ماژدیمۆڵ لەگەڵ ئیدارەی ئێوە دانیشتین یەک شوێنی گەورەمان ئێمە بەکرێ گرتۆ لیان وەک چۆن کابرایەک دەچێت براندێک یا شتێک دێنێ ئێمە شوێنەکەمان کرد بەڵام ئەم جارە بۆ یەک براند نا بۆ یەک مارکە نا بگرە بۆ 21 خاوەن با بڵێن پرۆژەی جاشمەرج نییە هەمووشیان کاری دەزڕەنگینیکەن گرنگەوەی خاوەن پرۆژەی بچووکن بۆ نمونە دوو گەنجی تایە کە شەریکن بەیەکەوە کە یەکیان لەوانێت تەمەنی لە سەرەتایی 19 شەوێ بەڵام کاری سەعات و ئەو شتانیان داناوە بۆ نمونە ماڵی دایکمان هەیە کە دوو هاوسەری زۆر ئازیز و بەڕێز بەیەکەوە هەموو خواردنە کوردەواریەکان هەموو کارە دەستێ کوردەواریەکان هەر لە ڕۆنی کوردی هەر لە کەشک و بۆ هەموو شتەکانی کە لەوێ دەیکەن بۆ نمونە کۆمباب بۆی نەتوان ناوی هەمووی بڵم لە ترشاتەوە بەگشتی بابەتەکان چین هەموو سیرکە شتی خۆماڵیەکانەوەی کە تایەتی هەندێک چارەسەری سروشتی هەیە کە دوو هاوسەری بەڕێزنەوەشیان داناوە هەر لە دەستکەوتنی شتە کوردەواریەکانی کە بۆ چارەسەر وەک سابوونی ڕقی و گیایی و هەموو شتەکانی کە جلوبەرگی کوردی خانمان کە بە دەستڕەنگینی خۆیان چنینی لەسەرەکرێ کاری خەیاتیشی تیاکرێ کاریچی خەیاتی بەڵێ بەڵێ لەوێ هەرە و خانمانە پیانەڵە شتەکانتان بۆ ئامادەکەن هەر لە چەرەسات و شیرینی ئەوانە هەر لە کاری ئەو نەو نانانی کە بۆ چارەسەر بۆ زەعیبوون و بۆ هەندێک نەخۆشی کە بەکارێ هەر لە شتی ماڵ هەر لە شامپۆ و پێداویستەکانی پاکەرەوە ئەو شتە بۆ مانایی مەرجنی هەموو بابەتەکان خۆماڵی بێ مادەم سەعات و گرنگەوەی خاوەن پرۆژەیەکی بچووکە هەر لە ئەکسوارات و ئەوانە تەنانەت ئێمە دەست گرنگیمانەوە بەچی یەکێک لەو کەسە بەتوانانە کاکزانایەکە کاری سریدەکە با بڵێن هەندێک لە جۆری ئەو کارانی تۆ خانوویەکە دەیە هەمان خانوو لە شێوەیەکی جوان بە بچووکی لە بەکاری دەستی بۆ دانێت کاری دەزرنگینی ئەم ملوانکە و با بڵێن دەست بەن و تەزبیح و ئەوانە هەموو جۆرە کارێکتیای شەڵا بینەران یا با بڵێن ئەوانی کە سەردانەکەن ئەمڕۆ لەوێ لە نزیکەوە دەیبێنن بەڵام ئەوەی جێ زۆر جێ دڵخۆشەوەیە کە ئەوانەی کە بەشدارن ئێمە تەنها سنووری شاری سلێمانیمان نەگرتووە یعنی بەس کورد نین ئەوانەی کە نەخێر عەرەبمان تایە ئێرانی تایە تەنانەت خوشکبرانی ڕۆژەڵاتی تایە هەوڵماناوە تەنها ئەو کەسە بزانین خاوەن پرۆژەیەکی بچووکە و دەیەوێت چەند خێزانێک لەسەرم کاری سوودە بن چکە زۆرێک لە پرۆژەکان زۆربەی بە شەریکی کردیانە تەنانەت دێکی لەو کەسە بەتوانانە شێرزادە کە ئەم کاری دەستی وشکردنی ئاژەڵانی هەیە ئەوش لەگەڵمانایە لەوێ زۆر باشە لەسەر چ بنەمایەک ئەو کارانە دراوە یان ئەو شوێنانە دراوە بۆ کەسانە ئایا لە هیچ هەماهەنگێک لە نێوان ئێوە و ئەو خاوەن پرۆژە بچووکانەتا هەبوو کاتێکە ئەو شوێنانەتان داوە پێیان ئێمە یەکەم شت کە کاتی ڕامانگەیان یەکسەر پەیجێکمان دروست کردەوە لە ئەکاونتەکانی خۆمانە هەڵمانە لە ڕێی کەس و کار و هاوڕێکانەوە باسیکەین دواتر خەڵکێکی زۆر سەردانیە کرد ئێمە هەوڵمانەیە کارەکان دووبارەی تیانەبێ بۆ نمونەیسا هەنگوینی کوردەواری ئەسڵمان لەلایە بەڵام یەکەمین کەس کێ هاتبێت ئەو پرۆژە شوێنێکماندا بێتێ ئیتر دووبارەمان نەکردوەوە لەوەی کە کەسێک تر کاتبێت داوای هەنگوینی کردوتمانە ببوورە بۆ ئەوەی کە یەک کارەکان ئەمە چەشنە بن دوو شێوە بازارێکی لەبێ هەموو کەس بێ ئەو خەڵکانی کە هاتوون تەنها لەسەر و بنەمایە بووە کە کێ زووتر هاتووە وەسەیرمان کردودای ئەم کاتە ئاستی دارایی و دەخلی چۆنە ئایا دەیەوێت وەکو پرۆژەیەک ئەوێت سوودمەند بێت و بۆ خۆی بە بژێوەیەکی هەبێ یان ئەوێت بۆ نمونە کۆمپانیایەکە و دەیەوێت کارێکی گەورە بکە و ئەوێ لەو شوێنە بیکە ئێمە زیاتر هەڵماناوە بین بەو کەسانەی خاوەن پرۆژەی بچووکن نەک کۆمپانیا و خەڵکیەوەی کە پرۆژەی گەورەتری ئێوێ لێرەشەوە هەروەکو سوودمەند بێک و فەرعێک زیاتر ئەومان لێگاوەتەوە هەر کەسێ زووتراتوە و خۆ شوێنێکی هەڵبژاردووە کە بە کارەکەی خوات بەو شوێ دەسمان پێکردەوە ئێسش خەڵکێکی زۆر لێت داواکە
بەڵام ئێمە 21 ژوورە بەڵام ومێ دەکەین بتوانین ئەو ژورانی کە دروستکران کاک فەرات هەمووی بڵێ قەبارەکانیان بەقەدر هەموو قەبارەکانی وەکو یەکە 3 مەتر یان بەپی ئیشەکە ئەگۆڕێن 45 گەورەیە شێوە یەک دوکانی ئاساییە نەمانتوانیوە جیاوازی کەین لە نێوان با بڵێن قەبارەکەبەستمەوە بوو لەوانەیە هەنێ ئیشەوێ بووە پێویستکە کە شوێنەکەی فراوانتر بێت یان هەیە لە دوو ژووری داوا کردووە بۆ نماگە پرۆژەکەی گەورە بێ بەڵام ئەوانەی کە یامان نێ هەمووی بە لە 3 مەترە بە 25 لە 8 مەترا شوێنەکەی ئیشەکەی دەڕوا چکا پرۆژەی بچووکە بۆیە من دڵنیام جێی هەر هەمووی تیابۆتەوە بەڵام ئەوەی کە نیگەرانیە 21 دوکانە خۆزگەم ماتوانێت زیاتر وایە بۆی سودمەندی کە بەڵام ئەم پرۆژەیە بەردەوامە بێ و هەوڵێن ئینشاڵڵا بەنیازتین لە مۆڵەکانی تریان لە شارەکانی تر ئێستا خەونیەوەمان هەیە کە لەگەڵ ماژدیمۆڵ دابنیشین هەوڵ بین لە هەولێری شەمان پرۆژە لە ماژدیمۆڵکەین و من لێرە شۆڵم تەمەناکەم ئەگەر لە هەولێر خەڵکێکی گوێ لە منە ئەم بیرۆکەی شێوازی بیرۆکەی من لەوێ جێبەجێ کات من شانازی پێوەکەم گرنگەوەی سوود بە کۆمەڵە خێزان بگەێنین و هەر ئەو ننیە ئەم 21 کەسەکەم پرۆژانێ خەڵکانێکیش ئێنن لەگەڵ خۆیانە کارەکەن و مانگانیان ێنێ واتە نزیک لە 30 بۆ 40 سودمەند دەبێت لەم پرۆژە. زۆر باشە کاک فەرهاد لە کی هاوکارتان بووە لە بەرامبەر وەرگرتنی ئەو شوێنەدایە مەبەستم لە ڕووی بڕی پارەوەیە کەس هاوکارتان بووە لە بەرامبەر وەرگرتنی ئەو شوێنەدا تا ئەو بڕە پارێ بدەن بە ماژدیمۆڵ بۆ نمونە سێبەڕێزی کە هاوکار بوون لەگەڵەمە خوشک و برایانە من بۆی کە فشارێکی دارایی نەکەوێتە سەر هیچیان چکە هەر هەمویان باری بژێویان وەک هەموو کەسێکی ئاساییە من فشارەکەم خسە سەر خۆم سەرجەمی ئەو پارەی کە بۆ پرۆژەکە دیاریکرابوو من گرتماستۆی خۆم و بەسپاسەوە پرۆژەکە پرۆژەیەک بوو بۆ خۆم بوو بەڵام من لەگەڵ خۆمە ئەو هاوکارانی کە لەگەڵما لە بیرۆکی پرۆژەکە و لە کەسەرەتاوە لەگەڵما بوون هەر هەمومان لە پرۆژەکە بەشدار بووینەتەوە بۆی کە پرۆژەکە بۆ هەمومان بێ بەڵام ئەرکە قورسەکەی لایانی دارایەکە کەوتە سەر من بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشی دڵی خۆش کردوم تەمەناکەم ئەگەر زەرەر ناکەم ئینشاڵڵا و مێ دەکەم پارەکەم وەکو خۆی تێسێتەوە بەڵام زەمەنی ئەوێت بەڵام گرنگەوەی هەنگاوێکی زۆر باشمانە ئەمە ژێکێکتر بوو چوە پاڵ ئەو پرۆژانم کە من لە سەرەتای لە ساڵی نەوسیەوە بەردەوام هەوڵماوە کۆمەڵە پرۆژەی خۆبەخشی و پرۆژەی مرۆیی بکەم ئەمەشم دڵخۆشم بۆی کە وەک دکتۆر هەواڵ کە پێیوتمتی تۆ هەمیشە بە شوێن مجازەفە و بە شوێن شکاری سەختەوەی جەستە بەخشانە دروست کرد خوێن بەخشانە دروست کرد هەوڵت داوە کۆمەڵە پرۆژە بکەی کە خزمەت بێ بەڵام تەمەناکەم لای خوای گەورەش و لای خەڵکیش پرۆژەکە پیرۆزی خۆی هەبێ کە بە دوای منیشە خەڵکی کە ئەو کارانە بک بۆی هۆڵ بین کە ئەگەر خەونمان بوو لە ناو مۆڵەکانە گەورە بین لەم سەرەتایەوە دەست پێەکەین دواتر ئەبینە شتێکی گەورە بێگومان نمونەتان زۆر بێت کاک فەرهاد خۆت دوکانت هەیە لەوێ یان بەگشتی سەرپەرشتی پرۆژەکەواز نییە لەوان کە سەرپەرشتی دوکانەکەی خۆت چییە؟ دوکانەکەی من دوکانی چەرەسات و چکلێت و کۆمەڵە شتی ئێرانی و عێراقیشە هەر حەزم کردووەکو شتێک بۆی کە ئەو میوانانی کە دێن زیاتر دەمیان شیرینکەین نەک فرۆشتن بێ بەڵام دوکانێکی واشمانتیان زۆر باشە بۆچی کاک فەرهاد مۆڵتان هەڵبژار یان گریگیتان دا بە مۆڵەکان و لەوێ ئەو شوێنەتان کردوێتەوە ئەگەر بەس من ئەگەر پرۆژەکە لە ناو دوکانێکا بواە لەسەر شەقامێ بواە کەواتە هیچمان ناکرد لە مۆڵەکانە خەڵک خەون بەوە بینە لە مۆڵەکانە پێتان وان نابوو سەردانی کەرتان زۆر بێت ئێستا سەردانی کەرمان زۆرە بۆ تۆ هەچی کە باز لە مۆڵەکرێ خەڵگوازانەی تشتی مۆڵەکان گرانە لە بەرەوەی هەمووی براندەوە هەمووی مارکەیە بەڵام نا هەر لە ناو مۆڵەکانیشە حەقیشانەکە گرانە لە بەرەوەی تۆ لە مۆڵەکانە دوکانێک بگری بە لانی کەم لە خوار $10,000ەوە بۆ مانگیەک شوێنت دەست ناکرێت تۆ کە $10,000 بی بەکری شوێنەکە ئەبێت چی تیا پێ بکە بێ باجەکەی کێ دەیدات هاوڵاتی دەیدات کە تۆ نرخی کاڵاکان دەبێت گرام بکەی بەڵام ئەگەر شوێنێکە دەستکەوێ بە $300 هەمان کاری خۆشت ئیشتیا بڕوات ئەو کاتە تۆش خێرێکی کەمە خەیتە سەر کارەکان ئێمە ئێستا ئەو جلە کوردیانی کە هەمانە هی خانمان بڕوات بێگە تۆ بە تایبەتی بڕۆی بۆ لای خەیاتێک جل بدووری ئەش بێ 2 مانگ 3 مانگ چاوەڕێ بکەیت و زۆر جاریشکاڕۆی بۆ پەراوە و بۆی بۆ تاوکە کاتێکە زای نەورۆزەکەش لە دەزەڕواشەی نەورۆز بە 1000 تەکلیفش ناداتەوە بەڵام لای ئێمە بە حازری هەیە کامیانی اختیارەکەی تاقیەکەیتەوە بە شێوەیەکی زۆر جوانیش دووراوە
و هەستەکەی بۆ خۆتە یان بۆ ئکسوارەتانی تۆچی لە براندێکای کڕی وەرە لە هەماشون لای ئێمەش هەمووی هەیە شامپۆ پاکەرەوەکان میکیاجەکان سعاتە هەر شتێک دێ تەنانەت لە خواردنەکانی ماڵان ئەوانی کە لە ماڵ ئاخورێ هەر شتێککە دەستکەوێت لەوێ دەستەکەی وەکو بازارێکمان لێ کرد دەرمانی سروشتیشتان لە هەموو شتێکمانێ لە هەنگوینی کوردیەوە تا دەرمانی سروشتی تا ئەکسوارات تا خواردن تەنانەت پێم وتیوتم ئەم کاکزانامانەیە کە ئەو شتانەکە حتا بۆ مناڵانی ژێمە بیرمان کردوتەوە برای بەڕێزم کاکزانە خۆی کەسێکی دەستڕێگر و بەتوانایە لەگەڵ خاتواسیانە بیرمان لەوە کردوتەوە کە ئەمانەش ئەو مناڵانەی دێنەوێت لەسەر ڕوخساریانە گەربیانێ ڕستمشتیان بۆ بکەن بۆی تا ئەو ساتە وەختی باوکودایکیان خەریکی کردن و فرۆشتی شتی خۆیانەکردن ئەوان بچن ئەوەشیان بیرۆکەیەکی جوانە کەواتە هەبوونی ئەم جۆرە پرۆژانە تا چەند گرنگە بۆ ئێستای کوردستان کە گەنجێکی زۆر بێکارە هەمووی زانکۆ پەیمانگایان تاوا کردو و کاریان نییە هەبوونی ئەم جۆرە پرۆژانە تا چەند گرنگە ئێستا خۆی کاتی وێ دەبوو زووتری ژەڵمان کردای وەرە جەنابن بڕۆ لە مۆڵەکانە سیر کە گەنجێک خاوەنی بڕوانامە دەچێت مانگی بە 350,000 لە بەیانی و تا یانزی شۆ لە مۆڵەکانە کارەکە پێم بڵێ چەنی بۆ هاتوچوو بێ چەنی بۆ خواردن بێ ئەم گەنجە چی پێ ئەمێنێتەوە تەنها ئەوەیە ئەوێ بارگرانیە لەسەر خێزانەکەی لابات ئەو 300,000 بەشی بژێوەکەی خۆی بکە ئەگینا منیش و بەڕاست دەزانین تۆ هاتوچی خۆت بکەیت شو بەیانی بڕۆ شۆ بێنەوە بە دواتە یان تەکسی بگریان پاز بە هەر شتێک یا خواردنی ژلانی کەم تۆ دووژەم لێوێ نانەخۆیت ئەم 300,000 بە شتێکە بەڵام ئەی ئەگەر پرۆژەیەکی بچووکی کرد پرۆژێکی بچووک من دڵنیام ێستا پرۆژەی تیا لەوانەیە هەموو خەرجەکەی لە 400 بۆ 500 دلاری تێچوێ ئێمە حتا تەنانەت تیاشایەتی خەڵکانی تایە وتومانە دەستکە بە پرۆژەکە دواتر ئەو کاتە هەنگاویەوە بنین کرێ یا هەشتێکە بۆی گرنگەوەیە تۆ جارێ هەنگاوەکە بنێ مەترسە یا لەگەڵ کەسی کە بکە بە شەریک باقی ناخێرت کەم بێ با 300,000 کەش کە دەدرێ بە کەسێک کە ئیشکات ئەوەش ئیسفادەنەکەی بەڵام ئەو پارەی ئەی بە کەسێک بێن لەسەر پرۆژەکەەوە بە خۆ وەرە لەسەری بە وەکۆی ڕۆشتبی لای کەسێک کارکەی ئەو کاتە مانگی وا هەیە لەوانەیە زۆر کەمتر خێرکەی بەڵام مانگی واشەیە لەوانەیە زۆر گرنگەوەیە متمانەت بە خۆت هەبێ ئەو خەونەی هێتە هەر پێیەگەی گرنگەوەی سەرتاکەشی دەست پێ بکە هەنگاو بنێ من دڵنیاشم کە لە شوێنێکی وایە تۆ گەورە بوویت تازە هەڵ نای بۆ بچوو بوونەوە ناچی تۆ گەڕک لە گەڕەکەکانی ناچی تۆ دوکانێکی لە دوای کەوتن هەستانەوە بەرە و پرۆژەی گەورەترە ڕۆ اینجا بیر لەوەکەیتەوە باشە من ئێستا لە ماژدیمۆڵ دوکانێک مێ ئەی بۆ لە فامیلی مڵش فەرعەنەکەم ئەی بۆ لە گەڕێکی فڵان ئەڵەن ئەوێژ بۆ منە لە بەختیاری خاتوچۆی لەسەر لەوێژ دوکانێ نەگرم کاتێکە بینی هەمومان بینیمان زۆرێک لەو نانی کوردەواری خواردنە کوردەوariانی کا بوو خۆ یەک سەرتا بەزێک فەرعیە بوو ماڵی خانم یەک شوێن بوو ئێستا بوو بە چەند فەرە من دڵنیام ئەم پرۆژەی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان هەر لەم کەناڵە جوانیەوە دانیشین باز لەوەکەین ماڵی دایک ماڵێک لە هەرزانی ئێستا زۆر باشە کاک فەرهاد کاتمانەوە نەماوە لە کۆتاییە پێم خۆشە باسێکی کاتی کردنەوەکەی بکەیتەوانە دووبارە و لەگەڵ شوێنەکەشی ئەکەوێتە کوێی ناو ماژدیمۆڵ ئەمڕۆ کاژمێر دوی پاژنیوەڕۆ ماڵێک لە هەرزانی کە بە بەڕاستی ماڵێک لە هەرزانیە کە خۆی لە 21 دوکانە بینێتەوە لە ماژدیمۆڵ لە نهۆمی دووەم تەنیشت ئیدارەی ماژدیمۆڵ کە دەکاتە کە دەیتە ناوە لە بەرامبەر کلیاسانەوە دەکەوێتە لای چەپ بەرامبەر پێشانگای ئۆتۆمبیلەکانە لەوێ دەکرێتەوە ومێ دەکەین ئینشاڵڵا ئەو سەردانیکەرانی کە دێن بتوانین لە خزمەتیان بین و هەر ئەمڕۆ لەلایەن ماڵی دایک کە یەکێکە لە شوێنە کوردەواریەکانی خۆمان لە نێوەوێ بە میوانداریەکی جوان حەڵوای کوردەواری لەوێ دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ کاک فەرهاد ماندوومان کردی زۆر سپاس بۆ فەرهاد قادر خاوەنی بیرۆکەی پرۆژەی ماڵێک لە هەرزانی سپاس ماندوومان کردی وەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی پێشکەشکردنی کورتەی هەواڵەکان هاتینە لای هەواڵەکان و دواتر بەرداوامە بین. بامادەبوونی لێپرسراوانی حیزبی حکومی و هاوڵاتیان لە هۆڵی مزگەوتی جەلیل خەیار لە شاری هەولێرپرسی ئەحمەد زاگە پێشمەرگەی دێرین و لێپرسراوی کۆمیتەی گوێڕی یەکێتی بەڕێوەچوو کە بەهۆی نەخۆشی کتوپڕەوە کۆچی دوایی کرد. دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانانی هەرێم ڕایگەیان سەرنجمێری گشتی لە عێراق پێویستی بە هەماهەنگی هەرێمی کوردستان هەیە. لە پرۆسەیەکدا تیر و پشک بۆ ناوی حاجیانی هەرێمی کوردستان کرا. لە ساڵی 2019 ڕووداوەکانی تونند و تیژی دژی ژنان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کەمی کردو لەو بارەیە شۆڕژ ئیسماعیل وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین بەگەلی کوردستانی ڕاگەیان بە شێوەیەکی گشتی سەبارەت بە ڕووداوی تونند و تیژی دژی ژنان تونند و تیژیەکان کەمیان کردووە.
تەنیا لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 252,000 هاوڵاتی بە مەبەستی چارەسەرکردن سەردانی نەخۆشخانەی گشتی شەید ئەحمەد ئیسماعیلیان کردو لە ناحیەی چوارقورمە. لا گوندی زارگەلی سەر بە قەزای سۆران دوو هاوسەر بە دوای یەکتردا گیانیان لەدەستدا. سەرەتا ژنەکە بە جەڵتەی دڵ گیانی سپارد و دواییش بە سەعاتێک هاوسەرەکەی لە تاومەرگی ژنەکە ئەویش بە هەمان شێوەی گیانی سپارد. حسێن عیقابی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەییدا تاکیدی کردو ئەدای لاوازی نوێنەران لە ئاستی لەپرسراوێتی نییە و ئەوەش هۆکارێکی ترە لە هۆکارەکانی دروستبوونی ڕێگری لە بەردەم پرۆسی چاکسازی و گۆڕانکاری. لە کەربەلا وەک ناڕەزاییەک لە بەرامبەر خەمساردی و بێباکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەرامبەر خواستی خۆپیشاندەران دەرگای نووسینگەی نوێنەران لەلایەن خۆپیشاندەرانەوە لەحیم کرا. دەیڤد ئێشینکەر یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری خۆرهەڵاتی ناوەڕاست لە دیمیانەیەکی تەلەڤیزیۆنیدا بە کەناڵی سکای نیوزی ڕاگەیان واشنتۆن سەرقاڵی ئامادەکردنی لیستێکە بۆ سەپاندنی سزا بەسەر چەند لێپرسراوێکی عێراقیدا. سوپای ئەمریکا لە سووریا ڕێگری لە سەربازانی سوپای ڕووسیا کرد بگەنە کێڵگەیەکی نەوتی ژێردەستی هێزەکانی سووریای دیموکرات بە ناچاری پاشەکشەی پێکردن.
خۆشەویستان ئێستاش کاتی گفتگۆکردنی تەوەری دومی بەرنامەکەمانە ئەویش گفتگۆکردن دەبێت لەسەر زانستێکە لە ئێستادا لە تەواوی جیهاندا گرنگێکی زۆری پێدەدرێت و لە کوردستانیشا گرنگی پێدەدرێت ئەویش زانستی یۆگایە. بێگومان کە لە کوردستاندا لە ئێستادا ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان گرنگی بە زانستی یۆگا دەدەن و یۆگا ئەنجام دەدەن. بۆیە ئەمڕۆ ئەمانەیە بە شێوەیەکی گشتی باز لە سوود و گرنگیەکانی زانستی یۆگا بکەین، بزانین ئەو سوود و گرنگیانە چێکە لە ژیانی مرۆڤدا پێویستە یۆگا لە یۆگادا ئەنجامی بدەن و لە هەمان کاتدا باز لەو ڕێنمایی و بڵێ ئەو ڕێنمایانە دەکەین کە پێویستە کەسێک ئەنجامی بدات بۆ ئەوەی کە بگاتە ئەوەی کە ببێتە کەسێکی یۆگی یان ببێتە ئەوەی کە سوود لە زانستی یۆگا و ئەنجامدانی یۆگا ببینێت. لە هەمان کاتدا بازە پەیوەندیەکانی زانستی یۆگا دەکەین بە بوارەکانی تری ژیانەوە. بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەرێم سەلاح سامیمان کردووە، ڕاهێنەری مێدیتیشن. مامۆستا هەرێم سڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانی تۆش باش، بەیانی بینەرانی باش. زۆر سپاس. با سەرەتا لە پۆستەکەی خۆتۆ کاڵی ڕاهێنەری مێدیتیشن بزانین مێدیتیشن چییە؟ مێدیتیشن زۆر بە ئاسانی، زۆر بە سادەیی بریتێ لەوەی کە چۆن ئەتوانیت دوای بیرکردنەوەکانە نەکەویت، چیتە دۆخێکەوە کە بیرکردنەوەکانی دیتر ئارام بێتەوە و خامۆش بێتەوە تا ئەو کاتەی کەیتر بیرکردنەوەکان نامێنێ. ئەو کاتەی کە بیرکردنەوەکان نامێنێ ئەو لەحزەی توانین بڵین یۆگایە، واتە یەکبوون. ئەگەر دیقەت بێت ئەو کەسەی کە مێدیتیشن نەکات، جیاوازی کەسێک کە مێدیتیشن نەکا لەگەڵ کەسێک کە مێدیتیشن ناکا، وەکو نمونەیە دەتوانین بڵین وەکو دەریایەک کە لە شەپۆل هەیە، بە هەمان شێوە ئەو کەسێک کە مێدیتیشنەکە وەکو دەریایەک وایە کە تەواو ئارامە. واتە لە ڕووی بیرکردنەوەکانیانەوە بیرکردنەوەکانی ئەو کەسێک کە کەسێکی ئاساییە و دوورە لە مێدیتیشنەوە هەمیشە کەسێکی تووڕەیە، لەبەرەوە یان هەڵچوونی زۆر زۆرە یان بیرکردنەوەکانی لە وەستان ناکەون، یعنی بیرکردنەوە بە دوای بیرکردنەوە وەک زنجیرێک بە دوای یەکتریایە. ئیتر ئەم کەسەش بە بەردەوام لەگەڵ ئەم بیرکردنەوانایە. بەڵام کاتێک کە مێدیتیشنەکانی ئەنجامەیە هێواش هێواش ئیتر دەستبەرداریە و بیرکردنەوانە هەبێ. طبعاً ئاسان نییە یەکسەر بتوانی دەستبەرداری بیرکردنەوەکان ببیت، بەڵام هێواش هێواش ینی هەنگاو بە هەنگاوە لێ ترگەیتە لەحزەیەکە ئیتر تەواو بیرکردنەوەکان زۆر بە باشێت توانی کۆنتترۆلیان کەی ویستت توانی بیرکردنەوەکانت بوەستێنی، کەی ویستت ئەتوانی لەگەڵ بیرکردنەوەکان تا بڕۆی کە هەندێکیان لە هەندێک کاتە سوودی هەیە بۆت. باشە تەرکیز تا چەند گرنگە لە ئەنجامدانی مێدیتیشنە؟ لە کاتێکا لە کاتی ئەنجامدانی مێدیتیشنە ئەگەر تەرکیزت بڕوات ئایا هیچ سوودێک لەو مێدیتیشنە بینیت؟ ئەشێ بڵێن نەخێر، لەبەرەوەی کە ئەو کاتێک کە تۆ مێدیتیشنەکان دەکەیت زۆر جار من وەکو ئەزمون لەگەڵ تەلەبەکانە کە دانیشین مێدیتیشنەکەین، زۆریان مەسەلەن دوای تەوابوونی مێدیتیشنەکە ئەڵێ مامۆستا من باخ مەبینی، ئاو مەبینی، جۆلانێمە کرد، لە جێوێکی خۆشا بووم. هەندێکی کە لە دوای بیرکردنەوەکانیا بۆ دیسان بە دوای بیرکردنەوەکانیەوە بووە کە ئەمە ئەتوانم بڵێم هیچیان مێدیتیشن نین، هیچیان لە بارودۆخی مێدیتیشنانین، چکە تۆ ئەبێت تەنها بە ئاگابی لەوەی کە دوای بیرکردنەوەکان نەکەوی، واتە ویتنسبی شاهێت هێبیت، بینەرێبی لەوەی کە ئەوە بیرکردنەوەکانە بزانی کە ئەمە بیرکردنەوەیەکە یەت دروستکراوی خۆتە، حەقیقەت نییە بیرکردنەوەکان. ئەوە جیایە مێشک دروستکراوێکی حەقیقەتە، گردون بۆ ئەمەی دروست کردووە، خوددا بۆ ئەمەی دروست کرد مێشکمان، بەڵام بیرکردنەوەکان تۆ خۆت دروستەکەی. هەر لەبەر ئەوەشەکە مرۆڤایەتی بەرەو هەڵدێرە ڕوا هەمووی بەهۆی ئەم بیرکردنەوە خراپ و نێگەتیڤانەیە. لەبەرەوە باشتر وایە کە ئەو کاتی دەسەکەی بە مێدیتیشن تەرکیز کردی دەسەرەوەی کە دوای هیچ پەیامێنەکەی، دوای هیچ بیرکردنەوەی نەکەویت، بیرکردنەوەیەکیەت هێواش هێواش بە ئاگابیتە نامێنێ، بیرکردنەوەیش کەیت بە هەمان شێوە هەر بە ئاگابە لێی ئەویش نایەت، ئیتر ئەوەستێ بیرکردنەوەی تر وەستێ، ئیتر تاوای لێیەوە دۆخەوەکە ئیتر تا سپیس دروستە بێ، بۆشایی دروستە بێ کە هیچ بیرکردنەوەیکی تیانێ. زۆر باشە، واتە نەچیتە سەر تەرکیز، ئاگابی بۆی کە نەچیتە ناو بیرکردنەوەکانەوە. مامۆستا هەرێم کاتی پێویست بۆ ئەنجامدانی مێدیتیشن چ کاتێکە؟ مەبەستم لە کاتەکەی لە بەیانیانە یان نێوەڕوانیان ئێواران یا شەوان و ماوەکەشی چەندێک بێت گونجاوە؟
کاتی پێویست بۆ ئەنجامدانی مدیتیشن ئایا ئەبێ ڕۆژانە بێت؟ بەڵێ ئەبێ ڕۆژانە بێ لە ڕۆژێکە لانی کەم یەکجار ئەنجام بدرێت ئەو کەسێکە بێت بە تەواوەتی مدیتیشنەکانی ئەنجام بات و سوودەکانی بە تەواوەتی لێوەرگرێ ئەبێ ڕۆژی دووجار مدیتیشن ئەنجام بات بەیانیان 5 دقە کافیە چکە ئینسان کە هەڵەسێ لە خەو تا ڕادێک بیرکردنەوەکانی کەمترن 5 دقە زۆر باشە ئێواران یاخود شەوان پێشەوەی بچی بخەویت یان لە ئێوارانە 10 دقە تا چارێکی گەڵ بە بچیتە ناو بارودۆخی مدیتیشنەوە هەڵبەتە ئەماڵین وەکو شێوەیەکی ستاندەر دەتوانی بۆ شێوەی بکەیت خەڵکانێکی کە هەن ئەگەنە سەعاتێک کاتە 2 سەعات ئەمە گرنگ نییە مهمە دڵت تا چەندێک حەزی بۆیە کە دانیشی لەو مدیتیشنە بمێنیتەوە یاخود بەیانیان هەیە 2 دقە ئەو چێژەی لێوەرەگرێت کاتوانێ بچێتە بارودۆخی ئاگاییەوە بیرکردنەوەکانی بوەستێنە ئیتر دوایەوە بەسێتی 10 دقە چارێکێک 20 دقە لەگەڵ یاڕۆ بە 2 دقە ئەتوانێت بچێتە ئەو بارەوە کە باس دەکەیت ئەگەر ئەزمون بکە وردەوردە لە ماوەی 2 دقەیە توانێت چاوەکانی داخات ئیتر بیرکردنەوەکانی بوەستێنێ بە تایبەتی لە بەیانیانە ماوەیەکی زۆری ناوێت بە کەمترین کات دەتوانێت بچیتە ناو مدیتیشنەوە تەواو ئارام بیتەوە دوای بیرکردنەوەکانە نەکەوی چکە ئەو کاتە بەیانیان بیرکردنەوە زۆر کەمترە باشە ئەو شوێنی کە گرنگە یان گونجاوە بۆی کە مدیتیشنی تیا ئەنجام بدرێت چ کات بڵێ چ جەوێکە مەبەستم لە ڕووی ئایا ڕووناکیەوانێ پێویستەکە شوێنەکە ڕووناک بێت یان لە ڕووی قەرەباڵغی و ڕەنگەوانێ گونجاوە بۆ ئەوەی کە شوێنێکی لە شوێنێکی وای مدیتیشن ئەنجام بدرێت زۆر ڕاستە گرنگە ئەو کەسی کە مدیتیشنەکە لە شوێنێکی ڕووناکە بێ وەکو چۆن ئێستا لێرە شوێنێکی ڕووناکە یان ئێواران لە ماڵەوە شوێنێکی تەبیعی کە دانیشین گوڵۆب داگیرساوە پێویستە شوێنی مدیتیشن بەو شێوەیە بێ نابێت ئەو شوێنانی کە مدیتیشنی تیا ئەنجامی تاریک بێ تووشی بێتاقەتی و کە ئابە بکە چکە تۆ بۆیە مدیتیشنەکەی بۆی کە بتگۆڕێت بۆ دۆخێکی کە دڵخۆشت کە زۆر جار ینی کە تۆ دانیشی گڵۆپەکانە کوژێنیتەوە مۆمێدایی سێنی ئەمە ئەشێ مۆمێدا بگیرسێنی بەڵام لە کەشێکی ڕووناکە نەک تۆ لە جەوێکی تاریک و کە ئابایاوا بکەی کە تۆ کە مدیتیشنەکەتەوە بووی زیان بەسەرتا بشکێتەوە لەبەرەوە باشتر وایە ئەو شوێنی کە مدیتیشنی تا ئەنجامەیی شوێنێکی ڕووناک بێ ئەگەر هەبێ شوێنت هەبێت لە سروش تاوێ بۆ منە باخت هەبێ لەناو باخچەی ماڵەکە دانیشیت زۆر ئیسفادەی زیاترە یان ئەگەر لە سروشتەوە نزیک بی زۆر باشتر بۆنە بۆچی مامۆستا کاریگەری سروش لە کاتی ئەنجامدانی مدیتیشنە بۆچی ینی کاریگەریەکەی چییە؟ زۆر جار ئەبینین ئەو کەسانی کە مدیتیشنەکەن لە سروشتان یان ئەچنە سەر شاخێکی بەرز یان ئەچنە شوێنێکەوانێک کە سروشتیان لێوە دیار بێت ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕەگەزانی کە لە سروشتا هەن وەکو ئاو هەوا خاک ئیفەر ئاگر ئەمانە هەمووی وەکۆزانی لەناو سروشتان تو کە لە ماڵەوەیت باخێکت نەبێت چۆن نتوانی مەسەلەن بەر ڕاستەخۆ بەر خاک بکەویت ئەو هەوایی کە تۆ لێرە هەڵێمەژی فەرقیە لەگەڵەوە هەوایی کە لە ناو سروشتا هەیە وانیا ئاو جیاوازە تۆ لەگەڵ بەرامبەر ئاوێک دانیشی مدیتیشن کەی تا ڕادەیەک کاریگەری و ئیفێکتی زیاتری هەیە هەڵبەتە ناڵێم ئیتر کە لە ماڵەوە بووی نابێ مدیتیشنەکان بکەین ناچکە هەمومان لە ناو شاراین و مدیتیشن نەکەین بەڵام هەوڵ بێ مەسەلەن مانگێکا جارێکیان 2 مانگ جارێک بتوانی بۆ ماوەی ساعتێک 2 ساعتێک لە شار دوورکەویتەوە بە خۆت 10 دقەش پێ بتوانی مدیتیشنێکی تیا ئەنجام بی لەسەر خاک دانیشی چکە خاک ئەو سیفاتەی هەیە کە سیفاتی پاکردنەوەی هەیە پاک دەکاتەوە کە ئەمەش بۆ خۆی زۆر بەسوودەواتە هۆکاری کە خەڵکە چێتە دەرەوەی سروشت مدیتیشنەکە ئەوەیە کە بەر ڕەگەزەکانی سروشت پێ ڕاستە و خۆ چکە وەکو پێم وتی و هەوای کە لە ماڵەوە هەیە فەرقی لەگەڵ هەوای سروشتە هەوای دەرەوە مامۆستا یەکشتی ترمان بێر نەچێت زۆر جار ئەو کەسانی کە بڵێ مدیتیشنەکەن لە دەرەوەی ماڵەکانی خۆیان زۆربەی جارجلی نیمچە ڕوتیان لەبەرایە یان ڕەنگی جلەکانیان کاڵە یان سپیە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە یان کاریگەری ڕەنگەکان لەسەر مدیتیشن چییە؟ کاریگەری ڕەنگەکان هەندێک شکەس بۆ هەندێک مەبەست بەکارێنێ کەوتۆ سەر کەسەکە بۆ نمونە لە ناو جەستەی ئینسانە چەند ناوەندێک هەیە چەند چاکرایەک هەیە کە هەرێکی ڕەنگێکی هەیە لە بۆنەکانە لە مناسبەکانە جلێک لەبەرەکەن کە ڕەمز بێ بۆ ئەو چاکرایە بۆ نمونە
هەندێکی کە نەخێر هەر بۆ جۆرێگە فەزۆڵی لەبەرێکە بۆ خۆم منەوە بە باشی نازانم تا ڕادەیەک باش نییە کە تۆ وا لە خۆت بکەیت کە وا پیشانی دەی کە تۆ ئەما کەسێکی کە تۆ یۆگاکەیت و چیتە ناو مەدیتێشنەوە پێویست بۆ ناکات یعنی هەر بەجلی ئاسایی ڕۆژانی خۆشمان بەجلی ئاساییەوە ئەتوانیت من خۆم بۆ خۆم چەند جار بەم شێوەیە دانیش مەدیتێشنەکان ئەنجامێم زۆر باشە هەندێکی کە ئەو جلە لەبەرەکە بە ئەسڵ هەندە کە ئەمە وەکو کەلتوری خۆیان چۆن خۆمان جلی کوردیمان هەیە ئەوانیش جلی ساریان هەیە بۆ خانمان و جلێکیشانەیە کە وەکو تا ڕادەیەک لە ئازی درێژترەی پیاوانە لەگەڵ بیجامەیەکا لە پێکەن ئەوە سروشتی خۆیان و کەلتوری خۆیان بەو شێوەیە خۆیان جلەکانیان بەو شێوەیە میدیتێشنەکانیش ئەنجامێن بەڵام بۆ ئێمە ئاسایی بەم شێوەیە میدیتێشنەکانمان بکەین ئێمە ئێستا ئەتوانین میدیتێشنی ئەنجام بدەین بەڵێ بۆ ئێستا هەر لە بەرنامەیە بەڵێ باشە ئەگەر هاوڕێیانی کۆنتترۆل بتوانم میوزیکێکمان بنێ بۆی کە مەدیتێشنێک ئەنجام بدەین بەڵام پێشووی کە بچینە ناو بارودۆخی مەدیتێشنەکەەوە هەندێک دەبێت کە هەندێک گوشە بەکارێنین کە لای بینەت نامۆیە بۆ نمونە باسی هێزێکەکەین کە پێوترێ هێزی کوندەرینی کە وەکو هێزێکی پاک لە ناو جەستەی ئینسانە خوا دروستی کردووە ئەم هێزە لەگەڵەوەیکە کە تۆ داوای لیەکەی لە ناو توە بەخەبەرە بێتەوە هەموو ئەو سیفات و کوالیتە باشانە بە تۆ بەخشەیەکە لە ئینسانێکی پاکە ئەبێ هەبێت بۆ نمونە بکا بە کاکارینێکی دڵخۆش پاک و بەری دوو لە وزەی خراپ دوو لە نێگەتیڤی دوور لە بیرکردنەوەی خراپ کەسێکی بەخشندە دوورکەوێتەوە لەو هەستەی کە هەستی گوناهباریە ئەمە جگە لەوەی کە بۆ کەسێکی کە ئەگۆڕێیانی کەسێک تا کەسێکی کە ئەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی عام ئەو سیفاتەی هەیە کە هەموو شتە جوانەکان بە تۆ بەخشێت لەبەرەوە کاتێکە مەسەرەن ئەم ناوانە ئەڵێم ئەم ئاماژاکەم بە هێزی کوندەلینی مەبەستم ئەو تاقەیە کە لە ناو جەستەی ئینسانە هەیە زۆر باشە هەر لە جێگی خۆمانەوە توانی بەبێ هەستان باشە هاوڕێیان ئەگەر میوزیکێک ئامادە بێت چاوەکانمان داخین دەستی چەپمان بە بەردەوامی لەسەر ڕانمان باکراوە بێت دەستی ڕاستمان نەخینە سەر دڵمان داوا لەو هێزە پاکەی ناو جەستەمانەکەی کە بمان گۆڕێت بۆ نمونە لە خۆڵای دڵی خۆتەوە بڵێ هێزی کوندەلینی تکایە لە دڵتەنگی و ناخۆشی دوورم بخەرەوە تکایە بمکە بە کەسێکی دڵخۆش بمکە بە کەسێکی ئارام ئێستا لە قوڵایی دڵی خۆتەوە توانی چەند جارێک بڵێیت من ئەم بیرکردنەوانە نیم من ئەم نەفسە نیم ئەم خۆپەرستیە نیم تەنها ڕۆحێکی پاکم پاشان ئەتوانی دەستی ڕاستە خەیتە نێوان شان و مدت ئێستا بە هەمان شێوە داوا لە هێزی کوندالینیەکەین هێزی کوندالینی من هەرگیز گوناهبار نیم چونکە من ڕۆحێکی پاکم پاشان دەستی ڕاست بخە سەر ناوچەوانت
کە ناوەندێکی زۆر زۆر گرنگە لە جەستەی ئێمەیە. ئێستا لە قوڵایی دڵی خۆتەوە بڵێ من لە هەموو کەسێ خۆشە بم. من لە هەموو شتێ خۆشە بم. هەموو شتێ لێ یادەکەم. پاشان دەستی ڕاستت لەپی دەستی ڕاستت بخە سەر سەرت ئەو شوێنی کە لە مناڵیە ئێسکێکی نەرم بووە و مەساجی بۆ بکە. بڵێ هێزی کوندالینی تکایە ڕووناکەم کەرەوە، تکایە لە بیرکردنەوەکان ڕزگارم کە. پاشان دەستی ڕاستت دەخەیتەوە سەر ڕانی ڕاستە بۆ ماوەیەکی کەم چۆرە بارودۆخی مێدیتیشنەوە. هەوڵ بە دوای هیچ بیرکردنەوەیەک نەکەویت. چێژ لەو ئارامی و بێدەنگی ناوخۆت وەربگرە. ئێستا توانی بە ئارامی چاو بکەیتەوە. ئەمە ئەزمموی مێدیتیشنە کە هەموو کەسێکە بێ ئەنجامی بە هەموو کەسێک وی کە بتوانێت گۆڕانێکی جوانتر لە ناو خۆیان دروستکە بۆ کەسی کە ئەوێ بگۆڕێت. بەڵێ باشە مامۆستاوتنی ئەو قسانەی کە ئێستا کردت ئەو کەسێک کە یۆگا ئەکات ئەبێ خۆشی بیڵێت یاخود تەنها ڕاهێنەرەکەیڵێ؟ ناخێر ئەو مامۆستایی کە ئەو ڕاهێنەری کە ئەیڵێت پێتەڵێڵێت تۆ بێ لە ناو قوڵایی دڵی خۆتەوە شتە بڵێ. یعنی بێ ئەو کەسە خۆی بیڵێ بەڵێ ئەو کەسێکە مێدیتیشنەکە ئەنجامەیە ئەبێ لە قوڵایی دڵی خۆیەوە ئەمە چەند جارێ دووبارە بکاتەوە. من لە دڵی خۆمەوانێ ئەوانم ئەوەتەوە کە تۆ ئەدوێت بەجددی ینی هەستێکە کە ئەوە ئەزانم هەستیەوەم لا دروست بوو کە نەتەوەت لە ستۆدیۆ و لە بەرنامەیە چوومە دەرەوەی ستۆدیۆ. ئەوە نیشانەیەکی باشە. هیوادارم بەردەوام بیت. فرسەتێکی باشە بۆ تۆ و بۆ بینەرانیش کە تا ڕادەیەک زانیاری وەربگرن لەو شتانەی کە بەسوودە بۆ خۆیان. ئێمە زۆر جار تەنها ئیتیمان بە شتە مادیەکانین ئەو شتانی کە لە دەروێ خۆمانن ئاگاداری ناو خۆمانی نازانینە ناو خۆمان چی هەیە. بێگومان باشە مامۆستا میوزیک تا چەند کاریگەری هەیە لەسەر یۆگا یاڵێ لەسەر مێدیتیشن؟ کاریگەریکی زۆر مەرجە هەموو ئەنجامدانی مێدیتیشنی میوزیکی لەگەڵ بێ؟ مەرج نییە بەڵام ئەشێت هەبێت ئەشێت مۆسیقا هەبێت بۆ مێدیتیشن. لە وڵاتی وەکو هندستانە کە مۆسیقا ئامانجەکەی ئەوەیە کاریگەری لەسەر ڕۆح دروست بکە هەر لەبەرەوەشە کە کاتێک کە مێدیتیشنەکەن ڕاستەوخۆ مۆسیقەیەک لێ دانیشت و مۆسیقایان بۆ لێە یاخود وەک ئێستا باگراوندێک هەیە کە مۆسیقایە خەنە سەر چکە مۆسیقاکان هەمووی بۆ ئەو مەبەستە دروستکراون کە تایبەتە بە مێدیتیشن
کە لە پشتی تۆ ئیشەکە هەدەفی هوەریش هەدەف بە تایبەتی مۆسیقا هەدەفی مۆسیقاوەیە کە بتکا بە کەسێکی دڵخۆش ئەنی خۆشی باتێ ڕاستە گوێمان لە مۆسیقا یارمەتی دەرێکە بۆ ئەنجامدان یارمەتی دەرێکی زۆر باشە بەڵام هەموو مۆسیقایەک نابێ بزانی چکەندێ مۆسیقاژەیە کاریگەریەکی خراپ لەسەر ینی مۆسیقای تایبەتی هەیە بەڵێ مۆسیقایە کە دڵتەنگە نەکا چکە زۆر مۆسیقا هەیە کە گوێی لێگری ئیتر ئەو ڕوخێنێ بۆ ئەو مەبەستە دروستکراوە کە بێتاقەت بکە بۆ منە کاتێک کە سەیری فیلمێکی ترسناکەکەی بەقەدەر فیلمەکە مۆسیقا لە پشتەوە ئیشەکە کە ئەو ترسە لە ناوتوە دروست بکە بەڵام لە مدیتێشنە بەقەدەر مدیتێشنەکە مۆسیقاکە ئەو جوڵێنێ لەگەڵ خۆیان بێگومان باشەمە ساهرە ملوانکەیەک لە من تابینین ئەوەی بیست بێتمەڵەنی ڕاهێنەرێکتەکە وەرت گرتووە بەسێکی و ملانکەی ماوە کە بزانێ ملانکەیە چی و کی وەرت گرتووە ئەمە وێنەی مامۆسایەکی گەورەی ڕۆحیە کە ناوی شری ماتاجیە کە لە هەندستان لەدایک بووە لە تەمەنی 7 ساڵیەوە تەلەبەی ماهاتما گاندی بووە هەر لە مناڵیەوە ماهاتما گاندی سەرسامە بێ بە مناڵە داوا لە باوکێکات کە بیخاتە ئەشرامەکەی خۆیەوە لە لای خۆی دایبنێت ئیتر تا گەورا بێ شری ماتاجی لەگەڵ ماهاتما گاندیا بێ دواتر لەگەڵ ئەنجامدانی بەردەوامی مدیتێشنەکانیە ڕووناکە بێتەوە ئیترم پەیامە پاکە بە هەموو جیهانە بڵاوکات ئێستا پەیامەکەی شری ماتاجی بە هەموو جیهانە ڕۆیشتووە هەتا ئەمریکا تا وڵاتانی ئەوروپا هەتا وڵاتی ئیسلامیەکان تاکو تورکیا هندستان خۆی مدیتێشنەکان بەو شێوازە ئەنجامێن کە شری ماتاجی ئامۆژگاریمانەکە ئەنجامی بین لەبەرەوە من وەکو وەفایەک پێم خۆشە زۆر جار لە ملما بێ خەڵکانی وەکو تۆ پرسیار بکەن وەی هیچ نەبێ کەمێک زانیاریان هەبێت لەسەرەوە کەسە ینی بە دیاری وەرت گرتووە بەڵێ کێتی پێت ڕاستەکەی من خۆم چانسێوم نەبوو کە بیبینم بەڵام لە ڕێی لیدەرەکەم و لە ڕێی مامۆستاکەمەوەم دیاریم وەرگتووە زۆر باشە دەستەکانە خۆش بێ مامۆستارێ زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ ڕێنمایەکانە سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ یەکەم فرسەتتانە بە خەڵک زۆر سپاس دەکەم مەمنون زۆر سپاس بۆ مامۆستا هەرێم سەلاح سامی ڕاهێنەری مدیتێشن سپاس مادومان کردی بەڵێ خۆشەویستان لە ئێستادا ڕێنمایی تەندروستیمان ئامادەیە دەچینە لای ڕێنمایی تەندروستی و دواتر لە تەوەری سێمدا بەردەوام ببین. بۆ نەخۆشانەی کە ئەمەلاتی لوتەکەن دوای ئەوە کاتی قاڵب لابردنەکە طبعاً ئەم قسانەی کە یکەم لە دکتۆرێک بۆ دکتۆرێکی تر جیاوازە بەڵام هەر دکتۆری ئوسلوبی خۆی هەیە بەڵام ئەوەی کە عادەتەن ئێمە لەسەری ئەڕۆین بۆ جۆرەیە کە دوای ئەمەلیاتەکە دوو پڵی تاخینە لوتەکەوانێ بە پێش جۆری ئەمەلیاتەکە کە زۆر کۆڵەکەی لوت خوار بێت ئەوە قاڵبێکیش لە ناوەدا ئەنەی ئەوە شتێکی ترە بەس بۆ ئامی نەخۆش دوو پڵی تاخینە بڵێ کونەلوتەکانێوانێ و دوای دوو ڕۆژ لایەبین یعنی گەرم ئەمەلیاتەکە دوو بەیانی لایەبین ئەوە هەیە و لە ڕۆژی ئەمەلیاتەکە ئێمە دوای هەفتەیەک کە قاڵبی لوتەکە لابین قاڵبی دەرەوەی لوت بەڵام دکتۆری وا هەیە حەزەکات تا ڕۆژ بمێنێتەوە هەیە حەزەکات دوو هەفتە بمێنێتەوە بەپێی دکتۆرەکە و پێی ئیشێک کە بۆی کردووە ئێمە کە دوای هەفتەیەک لایەبین دوای ئەوە لەزگە بەکارهێنین بۆ نەخۆشەکە لەزگە عادەتەن مانی یەکەم ئەتوانێت شەو ڕۆژ بەکاری بێنێ 24 ساعت یا کاتانەی کە بیە بچێتە دەرەوانێ ئەتوانێت لی کاتەوە مناسبەیەکی هەیە حەفلێکی هەیە ئەتیادیە لەمانی دوم وتوانێت بەس شەوان بەکاری بێنێت تاانوە بۆ ئامی نەخۆشە بەڵام لە نەخۆشی بۆ نەخۆشی کەش جیاوازە هەیە ئاوساوی کەمە زوو شکڵ وەرەگری ئەتوانی زووتر بڵێ لەزگە بەکارمەهێنا یاخودەوانەی کە پێستیان زۆر ئەستورە و چەورە و مانە ئەتوانیت زیاتر بەکاری بهێنی یعنی نەتیجەیەکی درەنترێت دەسەکەی وەک لە لوتێکی ئاتیاتی جاگەرم ڕۆ باسی ئەوە بکەین کە چۆن لەزگە بەکارێنین بۆ نەخۆشانەی کە بۆن لە دەرەوە ئەژین یاخود ناتوان سەردانی دکتۆرەکە بکەنەوانێ یەکەم جار بۆ نمونە 4-5 بەدەستی کەسەکە لێ ئەکاتەوانێ نە زۆر لە خواری لوتەکە نە زۆر لە سەرۆی لوتەکە تقریبان لە ناوەڕاستە بۆ ئەم لاولای لوتەکە بەرەو سەرەوە باشە
لێرە نەخۆشیێکی لێگرین یعنی بۆ ئەم لاولای ڕوومەت نایهێنی بەرەو سەرەوەی لوتەکاربی زۆر زەخت ناکەیت تا ئیشەکەمان لە ناوانەیە هیچ هینێکی لەسەر نەبێت زۆر وتمان زەختی لێ ناکەین و ئاتیادی دایانین واش نەبێت زۆر شل بێت دوای ئەوە هەمووی دوو پەنجە لێ ئەەکەینەوانێ بەپێی دەستی کەسەکە یەک تۆس لەسەری لوتەکە بەجێ ئەهێڵین بەم جۆرە ئەتوانیت هەر جارێ دوو پەنجە لێکەیتەوانی و تاسەرەوە بەکاری بهێنیت. اینجا ئەم لەزگەیە ئەگەر بێت و تەر بێت ئاتیادیە خۆی وشکە بێتەوانێ و ئەتیادی کە ئەگەر بەم شێوەیە لێدا بێت ئەشتوانێت لەزگەکە لێکاتەوانێ و بچێتە حەمام خۆی پشووە ئەو پیسەی ژێر لەزگەکە یا ئەو لەزگەی کە پێستەکە ئەگرێت هەمووی لێ بێتەوانێ. بەڵێ خۆشەویستان ئێساش ئەچینە لای کۆتا تەوەری پرۆگرامەکەمان و تەوەری سێمان ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر پاراستنی پێست لە وەرزی زستاندا بۆ پێی کە کاتێکە وەرزەکان گۆڕانکاریان بەسەردا دێت بێگومان پێستی مرۆڤی گۆڕانکاری بەسەردا دێ بزانین ئەو گۆڕانکاریانە چین و کاریگەری گۆڕینی وەرزەکان چی دەبێت لەسەر پێستی مرۆڤ ئەمە لە بەشێکی تەوەرەکە گفتوگۆی لەسەر دەکەین. یەکێکی تر لە گفتوگۆکردنەکانمانیان لە بەشێکی تری تەوەرەکەدا گفتوگۆ لەسەر گرفتێکی تەندروستی پێست دەکەین کە ئەویش گرفتی چرچبوونی پێستە بزانین ئەو هۆکارانە چین کەوا لە پێستی مرۆڤ دەکات پێستی چرچ بێ لە هەمان کاتدا باز لە چارەسەر و خۆپاراستنەکەی دەکەین بێگومان لە ئێستادا بۆ هۆی پێشکەوتنی پزیشکیەوانێ توانراوە چارەسەر بۆ گرفتەکانی پێست گرفتەکانی نەخۆشیەکان بەگشتی گرفتە تەندروستەکان بدۆزرێتەوە لە ناویانە گرفتەکانی پێست بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر شادیار ئەکرەممان کردو پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری. دکتۆر گیان سڵاو لێ بێ باش. زۆر سپاس دەکەم. دکتۆر پێم خۆشە سەرەتا باسێکی کاریگەری گۆڕینی وەرزەکان بکەین لەسەر پێستی مرۆڤ بۆ پێیکە ئێستا لە وەرزی سارد و سەرمان و لە وەرزی زستانداین ئەو کاریگەریانەی کە لە وەرزی زستاندا کاریگەری هەیە بۆ سەر پێستی مرۆڤ چین؟ سپاس بۆم دەرفەتەدان. طبعا لای هەمووان ئاشکرا لە وەرزی زستانە خاستن لە شپێگەی جوگرافی ئێمە زستانێکی سارد و وشکمانەیە بۆ پێی کە ڕادیشە لە هەوایە کەمە ئەمە ژواکە مەسەڵەن کە بەرەو وەرزی پاییز و زستان بڕۆین وردەوردە هەست بۆ بکەین پێسمان بەرە وشکیا ڕوا و مثلا کرێشەکات و جاروە ئەگاتە حدێک کە چرچی ورد لەسەر پێست دروست بێ. ئەمە دوو فاکتەریە فاکتەری دەرەیشی هەیە بۆ وشک بوونەوەکە فاکتەری ناوەکی هەیە لە فاکتەری ناوەکیە مەسەڵەن ئەبێ ئەو کەسە خۆی ئیستیعدادێکی وراسی هەبێ کە پێستی وشک بێتەوە یعنی قەزمان لەوەیە هەنێ فاکتەر هەیە کە پێویستە ڕادەی ڕتوبەت لە پێستا بێڕێتەوە کە پێوترێ فاکتەری شێدارکەرەوەی سروشتی لە پێستا هەیە لەو کەسانی کە پێستیان وشکە بێتەوە تەماشاکەی ئەو فاکتەرە لە ڕێژەی ئەتیادی کەمترە ئەمە فاکتەری ناوەکی وەکو فاکتەری دەرەکیش وەکو بۆ جەنابتم فەرموو لە وەرزی زستانە سەرمای لای ئێمە سەرمایەکی وشک و بێشەیە و کە ناو ماڵەکانیشمان گەرمکەرەوەکان کە بەکارێنین تر سپلیت بیان زۆپا بێ گەرمکەرەوەیەکی وشکە یعنی هیچی شێداری تیانە ئەم دوو فاکتەر یعنی لە هەر دوو بارەکە لە دەرەوە سەرمای و وشک لە ژووریشەوە گەرمای وشک و ئەکات پێستەکە ڕوبەڕووی وشک بوونەوەی زیاتر بێتەوە لەبەرەوەی مە باشترین شت کە بیکەین نەم فەسڵەیە ئەوەیە مەسەڵەن مەبدەئیەن تۆ
بتوانی لەناو ماڵی خۆتا شێدارکەرەوەی بچووک هەیە سا لە بازارە کە شێد هەڵم دروستەکە لە ماڵی خۆتا دایانیت ئەمەش ماڵ و گەرمیەکی شێدارە دروست کرد محاولەکەین حد الئیمکان زۆر لە زۆپان نزیک نەبینەوەیان بەرامبەر گەرمکەرەوەکان دانەنیشین محاولەکەین مەسەلەن لە هەفتەیەکە 2 جار زیاتر نەچینە حەمام و خۆمان نەشوین کە چوینە حەمام بۆ خۆشواردن 10 دقیقە زیاتر نەمێنەوە پاکەرەوەی تایبەت کە شێدارکەرەوەی تایە مادی گلیسرینی تایە ئەوانە بەکاربێنین بۆ گەورە و بۆ مناڵ هەر بە هەمان شێوەیە دکتۆر هەمان شێوە بەڵێ پاکەرەوەکە زۆر میمە شێدارکەرەوەی تیابێت و لە هەمان کاتیشەکە لە حەمامەکەیتە دەرەوە خۆت شێدارکەرەوەی تایبەت بە خۆتە بێ بەپێی پێستەکە چکە هەم پێستی وشک هەم پێستی چاور شێدارکەرەوەی تایبەت بەخۆی هەیە ئەو گۆڕانکاریە وەرزیە بەپێی جۆری پێستەکە بڵێ کاریگەریەکەی دەرەکەوێت یان جیاوازی هەیە بەڵێ لە پێستی وشکە تەمان کاریگەریەکەی زیاترە بەڵام ئەوانش کە پێستیشیان چاوەرە جاربەجار لە ماوەیەکی دیاریکراوە پێست وشکی ڕویان تێکا هەر ئەبێ خۆیان پارێزن بەڵێ هەر پێویستە خۆیان پارێزن پێویستە بڕێکی باش ئاو بخۆیتەوە شێدارکەرەوە بەکاربێنی میوەهاتمان بیر نەچێ کەویش هەم ڕادێکی باش ئاویتیا و ڕادێکی باش ڤیتامیناتی تایە لەگەڵ بەکارێنان وەکو وەجەنابتم فەرموو شێدارکەرەوە و وەکو یانی قەزمان لە کرێمەکانە و پاکەرەوەی شێدارکەرەوە و بەکارێنانی ئەو ئامێریکا هەڵم دروستەکان لە ماڵە تەسەورەکەم بەمانە بتوانانی تا ڕادێکی باش دوورکەیتەوە لەوەی پێسە وشک بێتەوە. ماسکەکان تا چەند کاریگەری هەیە دکتۆر؟ ئەو ماسکانی کە زۆر جار لە ماڵەوە بە تایبەتی خانمان دروستیەکەن و ئەیەن بەکارێنن لە دەم و چاویاندا سێکە تەماشاکە خۆی هەچ مادەیەک بێ ماسک بێ یان کرێم بێ بۆ ئەوەی کە پێست ئیسفادی لێ بکە ئەبێ پێگاتەکەی بەنەوە ئەبگۆڕێ کە بتوانێت بچێتە ناو پێستەوە. تو هەشتێک بێنی لە دەم و چاو بێ لە دەم و چاوە مەسەلەن لەوانەیە تەقشیرێکی بەسیط لە ڕووکاری دەرەوەی پێستەکان نەرمکردنەوەیکی کاتی کەم ساعتێ 2 ساعت دروستکە بەڵام بۆ مەودای بەعید ئیسفادەی نییە ینی تۆ بڵی وەڵام ماسک بەکارێنم بە ماسکە کاتوانم وا بکەم پێستم وشک نەبێتەوە باشترین حەلەوەیە شێدارکەرەوە بەکاربێنی بڕێکی باش ئاو بخۆی میوەهات بخۆی و بیریشمان نەچێت پێی ناکە زستانە دژە خۆرمان بیر نەچێت. یعنی لە زستانی شە هەرچەندەکە خۆر بەتین نییە وا پێویستەکە دژە خۆر بەکاربێنێت بەدڵنیاییەوە. زۆر باشە دکتۆر ئێستا باسێکی چرجبوونی پێست بکەین کە لە ئێستادا ژمارەی زۆری نەک ژمارێکی زۆر ئەبێ بڵم تەواوی هاوڵاتیان یا تەواوی مرۆڤ لە هەموو دنیاە ئەیانەوێت کە خۆیان بپارێزن لە چرجبوونی پێست بزانین هۆکارەکانی چرجبوونی پێست جگە لە تەمەن جگە لە سەرکەوتنی تەمەن چی و چییە؟ بەڵێ هۆکاری چرجبوون و داکەوتنی پێستی ئیتر ڕوخسار بیان لەش بێ ئەتوانین بیکەین وەکو وشکەکە بشکەین بە فاکتەری ناوەکی و فاکتەری دارەکی فاکتەری ناوەکی ئەوە عملێتی فەسلەجە تەبیعەکەیە کە لەوەی بۆی پیربوونەوەیە بۆی کەمبوونەوەی خانەکانی پێست و کەمبوونەوەی کۆلاجین و ئیلاستینە کە لە پێستا بێتەوەی دروستبوونی چرچی ورد و تەنکبوونی پێست ئەمە فاکتەرە ناوەکەیەکەیە کە پیربوونێکی تەبیعیە ئەمە چۆنەڵی بەسەر هەمومانایەت فاکتەری دەرەکێکە بەهۆی مەسەلەن جگەرەکێشانەوە بێت یان بەهۆی پیسبوونی ژینگەوە بێت یان لە هەمووی مهمتر بەهۆی تشکی سەر و بنەوشەیەوە بێت بەرکەوتنی هەتاو ئەم فاکتەرانە چی ئەکەن و ئەکەن بە هەمان شێوە ڕادەی خانەکان کەم بێتەوە و ڕادەی کۆلاجین کەم بێتەوە کە لەمانە چرچێکی ورد دروست ناکاتەوە ئەبێتەوەی چرچی قوڵ دروست بێ لە پێستا بەڵام بە پێچوانەی و پێشوە لەمانە ئیلاسین زیاد بێ لەبەرەوە هەستەکەی ئەوانی کە لەبەر خۆرە یان بۆی فاکتەری دەرەکیەوە پێستیان چرچە بێ پێستیان تەنک نییە پێستیان ئەستور و چرچە باشە کەواتامە فاکتەری ناوەشیمان هەیە فاکتەری دەرەکێکەمانەیە لە هەمان کاتە لەگەڵ فاکتەری ناوەکێکە لەگەڵ چونە ناو تەمەنە مەجموعەیە فاکتەری تر هەیە وا ئەکات داکەوتن ڕووبات یان چرجبوون ڕووبات بۆ نمونە لەگەڵ تەمەنە وردەوردا ئێسکەکە لە چینی ژێرەوەی پیاوبین ئێسک بووکانەوەی بەسەرایە لەسەر و ئەوە تەبقەیەکی چۆریمانێ ئەویش کەمە بێتەوە لە بینی ئەم تەبقە چۆریەکانە بەستەرەمان هەیە بەستەرەکان بۆی کەمبوونەوەی کۆلاجین شل لە بنەوە لە هەمان کادا هێزی ڕاکێشانی زەویمان هەیە چورێکە زیاتر ڕاکێشی بە کەسێرەکەی داکەوتن لە دەموچاوەکە کەینە سەر تەبقەی پێست بۆی کەمبوونەوەی کۆلاجین و ئیلاستینەکەش ئەویش چرجروسە ینی تۆ تەغیرێکمان هەیە لە تەبقەی بنەوە لە ئێسکەکەەوە دەست پێکا بۆ چورێکە و سەر و ئەویش ماسوولەکان لەگەڵ تەمەنا کرشە بن
کە کرشە بن لە بەروی پێستەکەی سەریشەوەی کۆلاجینی تیا کەم بۆتوانی نەرم بۆتەوە کریژبوونەکەەوە کات چرچی زیاتر لە پێستەکەی سەر ماسوولکەکە دروستکە. بەڵێ دکتۆر لەمەشانە جۆری پێستەکە کاریگەری هەیە بەدڵنیایەوانی کە یان لە کامیانە زیاتر چرجبوونەکە ڕۆیەت لەبەرەوەی ئەوانی کە پێستیان وشکە زووتر چرچە بن لە هەمان کاتە ئەو کەسانی کە مەسەڵەن ئێمە پۆلێنێکمان هەیە بۆ پێست بە پێ ڕەنگی پێست مەسەڵەن لە ڕەش پێستەکانەوە پیاین تاک و قەوقازیەکان لە ڕەش پێستەکانە لەبەروی تەبەقەیەکی چەوری زیاترمان هەیە لە پێستا چرجبوون کەمتر ڕۆیە وەک لەوەی یەکێک کە ڕەنگی پێستی سپیە و قەوقازیە ینی قەزمان لەوانەیە کە باسی قەوقازیەکەی نەوانی کە قژیان پرتەقاڵی و چاویان شین و شڵیەکی کەم لە دەموچانێ تروردە و دامە چەند 6 پۆلێنمان هەیە یەکەم پۆلێنیان ئەوەیە دکتۆر بۆ ڕەش پێستەکان کەش و هەواکە کاریگەری هەیە بۆ نمونە ڕەش پێستێک ئەگەر بێت لەم کوردستانی ئێمە بژی هەروەکو ئێمە چرچەکانی دەرەکەوێت یان لەبەر ئەوەی چوریان هەیە کەمتر باش دەکاتێک ئەگەر خۆی ئەو ڕەش پێستە ئیسیادادێکی وراسی تیابیانی پێست وشکی هەبێت کە ئێمە زیڕۆستی پێڵین ئەوە هەر عینەشت پێستی وشکە بێت و تووشی ئەگزیما بێ بەڵام ئەگەر ئیسیادادی وراسی تیانە بێت دوو کەس بێنێ ڕەش و یەکیان پێست ڕەش یەکیان پێسبی پێسبێکە زیاتر تووشی پێست وشکیە بێتەوە لە پێست ڕەشەکە. بەڵێ زۆر باشە ئێستا باسێکی چارەسەرەکان بکەین یان بڵێن ئەو هەنگاوانە چین کە ڕێگری لە چرجبوونی پێستەکات طبعا بێت تۆ یەکەمیان مهمترین شدێ ئەو فاکتەرانی کە پیربوون خێرا ئەکەن لای بەرین مەسەڵەن جگەرەکێشان مثلا خواردنەوە کحۆلیەکان کاریگەری هەیە دکتۆر بەتەکید لە ڕادەیەکا کە مثلا لە ڕادەی قوی تێپەڕکات بەتەکید کاریگەری خۆی هەیە و بەرکەوتن بە تیشکی سەر و بنەوشەی بەکارهێنانی دژەخۆر بە شێوەیەکی ڕێک و پێک زۆر مهمە باشە ئەمە وەکو خۆپاراستن لە فاکتەرە دەرەکیەکان. دکتۆر باسی دژەخۆرە کرد ئەم کەش و هەوای ئێمە و جەوی ئێرە چ پلەیەک باشە بۆ دژەخۆر بەکاری بێنن لەسەر دژەخۆرەکان چەند ژمارەیەک هەیە مەسەڵەن ئێمە پێڵێن چەند پرۆتێکشن فاکتەر SPF 10 SPF 15 بەڵێ نیش بەستم ئەوەیە 50 ئەمە ئەم زۆر مهم نییە مەسەڵەن بڵێ لەم کاتەیە ئەمە بەکارێنم لەو کاتەیە ئەوە بەکارێنم یعنی ئەگەر دژەخۆرێک SPF-ەکەی 15 بێ لە سایە 92 لە تیشکی خۆر تیشکی سەر و بنەوشەی ئەمان پارێزێ ئەوەی کە 50 لە سایە 96 ئەمان پارێزێ ینی شتێکی زۆری فەرق نییە مەسەڵەن بڵێ هەر ئەبێ زۆر بێ بەڵام بەعامەتەن ئێمە لە هاوینە SPF 50 بەکارێنین و لە فەسڵی زستانە SPF 30 بەکارێن ینی ئەگەر لە هاوینیشە 30 بەکاربێنیت و لە زستانیشە 50 بەکاربێنین کێشێکی زۆر نییە مهم ئەوەیە دژەخۆر 2 بۆ 3 ساعت جارە تازەی کەیتەوە 2 بۆ 3 ساعت بەڵێ هەر ئەوە نەبێ مەسەڵەن کە بەیانی لە ماڵ دەرچووی بی لە موچاوت و دەرچیت نە پێویستمان بەوەیە تازەی کەینەوە دای 2 بۆ 3 ساعت دەبێت تازە بکرێتەوە تر لە ژوورەوە بی لە دەرەوە بی هەور بێ ینی هەتاوە بێ تازەکەیتەوە زۆر باشە باسی جۆرەکانی تری چارەسەرەکان بڵێ وەکووتمان لە پێشە ئەبێ خۆپاراستن لە فاکتەرە دەرەکیەکان دوای ئەوە مەسەڵەن بەکارهێنانی چەند دژە ئۆکسانێک کەوا ئەکات مادەی ژەهرایی لە پێستا کۆنە بێتەوەوانی کە ڤیتامین C و ڤیتامین E تیایان چای سەوز ئەلۆڤێرا ئەمانە دژە ئۆکسانی تایە زۆر باشە دوای ئەوە ئێمە شتێکی تر هەیە پێڵین ستیم سێڵ سیراپیانی چارەسەرکردن بە خەلایی جەزئی ئەمە چارەسەرانی کە بۆ جەنابەتی باسەکەم بۆ پێستەکەیە چۆن چارەسەرەکەی بە خەلایی جەزئی دوو ڕێگامانیانەوە تا بەچاندنی چوری کە چورەکە دوو ئیسفادەیە یەکەمیان ڤۆلیۆم ینی حەجممانەیەتێ مەسەڵەن ئەگەر ئەو شوێنە پوکانەوەیان کەمبوونەوەی چوری تیابێت حەجمێکیاتێ لە هەمان کاتیشە دیراساتێ باسی ئەوواکە کە هانی خانەکانی پێستەیە دروست بن و ژمارەیان زیاد بکە یان بەکارێنانی پلازما شێوێک بەڵێ نەمود ینی بەچاندنی چوری ئەمریکان دووەمیشان بە پلازما PRP لێن ینی پلازمای خۆی پلازما دەسەواژەیەکی غەڵەتە ئەبێ بڵین پلازمای دەوڵەمەند بە خەپلەکانی خوێن
چکە پلازمای ئاحتیادی ئەگەر زەرداوێکی بکەیتەوە بی لە پێس ڕوخسەر هەر ئەوە نەبێت تۆزێ ئازار بۆ نەخۆشەکە دروستەکەی هیچ سوودێکی نابێت. بێگومان ئەو ناوەزانستیانە پزیشکان زیاتر ئەزانن بەس هاوڵاتیان هەر بە پلازماکە وەریان گرتەوە بەکارێنن. مهمە کە ئەچێت پلازما بکە بڵێ ئەمەی من پلازمای دەوڵەمەند بە خەپلەکانی خۆیان چکە دراز لە پلازماکەشا جۆری هەیە یان هەر کەوتە پلازما یەک جۆرە. پێناسەکەی چۆنە ئەبێ ژماری خەپلەکانی خوێن لە 1,600,000 بۆ 2 ملیۆن بێ لەوە کەمتر بێت نەبۆ قش نەبۆ پێس سوودی نییە وەکوە هەر هیچ بۆ نەخۆشەکە نەکەی لەوانێ تۆزە بۆی بەکارێنانی دەرزیەکەەوە تۆزێ هاانی کۆلاجین و ئەمانە بێ بەڵام وەکو PRPەکە ئیسفادەی نابێت سوودی نابێت بۆ نەخۆشەکەت ئەمە دووەمیان کەواتە وتمان یەکەم جرا ئۆکسان دووەمیان بەکارێنانی قەلای جەزئیجر چوری ناشتنی چوری بێخود بەکارێنانی پلازما بێت. دکتۆر بەکارێنانی پلازماکە ئەبێت تەنها لە خوێنی نەخۆشەکە خۆیەوە دەربهێنرێت ئەکرێتی نەخۆشێکی تری بە بەکاربێنێت ناکرێت لەبەر چی لەبەر ئەوە نالەوانەیە بڵێ چکە پلازما خۆی ئەنتیجینک نیانی هینی دژەتەن دروست ناکە بەڵام تۆ لەوانەیە ئەمە بێتە هۆی گواستنەوەی نەخۆشی ڤایرەسی لە نەخۆشیێکەوە تۆ بۆ نەخۆشی تر ئەگەر هەمان جۆری خوێنیشان هەبێت نابێت لەبەرەوەی کە تۆ لەوانەیە نەخۆشی بگوێزیتەوە بۆی پلازماکەی کایکی بۆ نەخۆشەکەت دوای ئەوە کە دوای بەکارێنیان غێری بەکارێنانی خەلای جەزئی چارەسەری تر مەسەلەن خواردن چی بخۆیت باشە بۆی کە خواردنیش کاریگەری هەیە لەسەر چرجبوونی پێست بە دڵنیاییەوە سیر بێ زەنجەبیل بێ وەکو پێوتی چای سەوز ئەمانە دارچینیە ئەمانە ئیسفادیان هەیە ئەی پێچەوانەکەی ئەو خواردنانی کە کاریگەری هەیە لەسەر چرجبوونی پێست فاسوودەکان فاسفود بەڵێ بەعامەتەن ئەوانی کە سوور ئەکرێنەوە بۆ پیری خراپن دوای ئەوە مەسەن ئەمە باسی پێستەکەمان کرد ئەگەر باسی بەرەوژێرەوە بڕێنەوە گوتوان لەگەڵ پیربوونە لەگەڵ تەمەنە ئێسکەکانیش ئەپوکێتەوە ڕادەی تەبقەیەک چوری هەیە لەسەر ئێسکەکە ئەوەش کەمە بێتەوە لەم حاڵەتە ئەگەرمانەوێ چارەسەرکەین ینی چرچەکە کەم بکەینەوە داکەوتن کە بکەینەوە ئەوێ بەکارێنانی چوری یان فیلەر بۆ نەخۆشەکە بکرێ باشە ئەگەر بینە طبقەی سەر ئەوە بۆ کرێژبوونی ماسوولگەکان لە شوێنی دیاریکراوەدا بۆ تۆکس بەکارێنین تۆکسین دکتۆر خۆتان اختیاری ئەو جۆرە چارەسەراناکەن یاخود نەخۆشەکە خۆی اختیارەکە نەخۆش ئەبێ بێ پزیشکی پسپۆر اختیاریەوە بکە زۆر مهمە پزیشکەکە تێبگات کێشەی نەخۆشەکەی داکەوتنەکە چرچەکە بۆی چێوەیە چکە لە بازێ شوێنات ئەگەر بێت و بۆ تۆکس بەکاربێنی هەڵەیە لە بازای شوێنە فیلەر بەکاربێنی هەڵەیە ئەبێ ئەو شتەوکو هەموو عیلاجێک نەک بۆ تۆکس و فیلەر هەموو چارەسەرێک لە شوێنی خۆیان چارەسەرا لە شوێنی قڕانە بێ و کوزاری لێ بێت شتەی ڕاست لە شوێنی ڕاستە بەکاری بێنی چوریەکان ئەتوانرێت بۆ کۆ بەکاربێنرێت یعنی وەکو ناشتنی چوریەڵی بەستم بۆ چارەسەرکردنی چرچەکان لە دەموچاوە ئەتوانرێت بەکاربێنرێت مەسەرەن خۆی چاندنی چوری ئەبێ یەکەمیان نەخۆشەکەمان بڕێک چوری هەبێ لە شوێنێ وەرگری بۆ هەموو کەسێ نابێ وایە خۆی قەینا حەزیشکا چوری بنێژێ بەس چوری بچێنێت بەس لە وەرەگری ئەبێت تۆ مقدارێ چوری دابێ وەریگری دوایە مقدارێکە هەبێ بێ بیرکەیتەوە لەشوە لە بازی شوێنە هەیە چوری باشە مەسەرەن لە ڕوومە تا بێ بۆ خەتی پێکەنین بێ مەسەرەن بۆ جەستە بێ بۆ دەست زۆر جوانە بەڵام بۆ بازی شوێن چوری لە عینی شەباسەکرێ مەسەرەن بۆ ژێر چاوە یان بۆ لێو زۆر تەشجا ناکرێت چوری بچێنی لەو شوێنە چکە لەوانەیە گرۆ دروست بێت باشە ینی مهمە تۆ چی لە شوێیە ئەکەیت چۆن هەڵیە بشێری چارەسەرەکە دوای ئەوە فیلەریش بەدیلێکی باشە مەسەلەن بە تایبەتی ئەگەر نەخۆشەکە یان ئەو کەسی کە هاتووە بۆ لادووە چارەسەر برێکی زۆر قەباری ڤۆلیۆمینەیە مەسەلەن شتێکی کەمی هەیە تۆزێ خەتی پێکەنینە پێویست بۆ ناکات تۆ چەوری لێرە وەرگریت و دێرادوی بە تۆزێ فیلەر لەوانە نتیجەکەشی جوانتر بێت لە چەورێکە ینی ئەکێت و سەر مقداری ئەو ڕێکاری کاتێ ئەگەر زۆر بێ چەوری هەڵبژێرە ئەگەر کەم بێ بە فیلەر ئەکرێ ئەجا دوای ئەوە مەسەلەن کەیتە سەروتر وەکووتمان بۆ ماسوولکە کریژبوونی ماسوولەکات و این بۆتۆکس مەسەلەن لە ناوچەوانە یان دەوری چاو ئەمانە بۆتۆکس
اختیارێکی باشە توکە بۆی کریژبوونی ماسوولەکانی ژێرەوە و زائیدەن پێستەکەی سەریشەوە بوو بە جەنابتم باس کرد کۆلاجینی تیانەمەوە تەنێک بۆ تۆ لەبەرەوە بە ئاسانی لەگەڵ حرەکات تا چرچە بێ وردە لەگەڵ ئەم حرەکاتی دەموچاوکە ئەیکەیت خەتەکان لە خەتێکی جوڵاوە بێ بە خەتێکی سابیت بە دایمی کەسێرەی دووسێ خەت لێرە هەیە دوان لێرە هەیە خەتێ لە ناوچەوان هەیە. دکتۆر کاتمان زۆر کەماوە وەڵامەکە چڕکەیتەوانێ هەر بۆی کە بگاتە بینەریش. دواتر بۆ پێستەکەش وەکو بە جەنابتان فەرموو ئەتوانی مەسەلەن چاوری بنێژی یاخودەوە تا لازمان بەکاربیێنیان ئێستا ئامێری تازە هاتووە ئێکسلیس کە بەکارێنانی شەپۆلی ڕادیۆیی و شەپۆلی سەرودەنگەوە هانی کۆلاچینەیات و وەکو قەفزەیەکی مهمە لە زانستی جوانکاریە و نەخۆشەکە ببێ بۆ تۆکسیان فیلەر بەکارێنێ چرچی دەموچایی لە بین و داکەوتنەکە بکەیت. دەستەکانە خۆش بێ دکتۆریان بێگومان بابەتی جوانکاری بابەتێکی وردە بە بەرنمەیەکی 25 دقیقەی تاوا نابێ شەڵا لە بەرنمەیەکی ترە بە وردی لەسەر بابەتی جوانکاری قساکەین. زۆر سپاس دکتۆریان سپاس بۆ دکتۆر شادیار ئەکرام سپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری سپاسماندومان کردی. بەڵێ خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و تەواوی بڕکە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەش کردن هەتا سبێنەوە پرۆگرامێکی نوێهێنەوە خزمەت ئێوەی ئازیز هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ.